صبرتي بيبرسي واتا جروبين شكدار العراق وقاف جروب الدرفي دامو دزجين فرمين حكومات عراقنا وبسري خود تقين دباقين سر اشيه بو عراق دروز كان دبا حتى عراق بخنت روشه كي جل كارسات بردا مينا لبناني مينا يمني ايدي مينا غزه ميفانا كي ميجايه بريس عبد الرحمن جزائري شارزي سياسي وامني جارنا وسط سرفان برسان ام بهافرا قوتو بيجي دي كان ليفر لكردستان 24 بريس الجزائري دماتا باشبه ايدي برف پیش و چون صبارتی چکدانینا گروپین چکدار کو دروی به گمان سیستم برگریا عراقیه حتی نهاجی تگوتن اف پروسس جدینینه اف گروپه بردامن تو ویکی چهار بینی گلو دیدم که دا طرف جین حال قصریه به فرمی سروک امریکایه بسم الله الرحمن بنای الرحیم. خوای بەخشندەی میهرەبان لە دەستپێکدا سڵاوی تایبەت بۆ کەناڵی کوردستان 24 زۆر سپاس بۆ تەواوی بینەرانی لە هەموو عێراق و جیهان. پێم وایە ئەگەر قسە بکەین لەسەر سیاسەتی ترامپ لە داهاتوو ئەو هاوپەیمانێتی هاوبەشی هەیە لەگەڵ عێراق ترامپ لە هەمان کات ئەمریکا ڕەنگە بەشدار بن لە گۆڕانی ڕژێم کەواتە بوونی ئەو جۆرە پێک هاتە میلیشاییە چەکدارانە ڕەتکردنەوەی ئەو جۆرە سیاسەتە بەردەستەکراوانەی ترامپە لە عێراق ئەمە لە دوو لایەن لایەنێک کە ئەو چەکدارانە پێویستە چەکەکانیان ڕادەستی حکوومەتی بەڕێز سوودانی بکەنەوە و پێشان ڕاگەندراوە بە وەزیری دەرەوە کە ئەمریکا و هێزی ئەمریکا لە ناوچەکە پێداگری لەسەر مانەوە لە ناوچەکە دەکات چەکداماڵی نیشەکەکە لەو خاڵانە بەتابەت لە بەرەی بەرگری و مقاومە لە ڕژێمی حکوومەتی عێراقیدا و ئەوەشی کە شێخ ئەکرەم کەعبی ئاماژەی پێدا کە چەکەکان ڕادەست ناکەن و بابەتی ئەمریکا دەهێڵدرێتەوە بۆ مقاومە نەک بۆ حکوومەتی عێراق واتە مامەڵەکردنی ئەو پێکهاتە میلیشیانە هاوتان نییە لەگەڵ حکوومەت بۆیە حکوومەت کە باس لە دەستوری عێراق دەکات باس لە ڕێکەوتنەکان دەکات ڕێکەوتنی ئەمنی هاوپەیمانی و هەڤالبەندی لەگەڵ ئەمریکا ڕەنگەمە دوولان لێ بکەوێتەوە لایەنەوەیە بريس جزائري ترامب هلا نافراستينا ترامب تون ده لجبه كرنا سياسة خالد درفمدي ل 2016 لبغداد شكر كواتا بري بيتا دا صلاة بيتا كوشكاسبي دا خاص تيغوتن كو دا خاص جستو داني كربو افان جروبان كنترول بكا ايدي چك بكا كواتا بيشتي كو سوداني سردان ايراني كري ريبري جشتي كمار اسلامي ايراني علي خامنئي قد بي عستت بياف جروبا بيتر بين تفعيل كرن بهيز كرن برفراتر كرن كواتا قالو عراق ما بين واشنطن وطهران وفان جروبين تشيك داري شو بسلبي يعني السيد السوداني بەڕێز سوودانی ڕەنگە خواستیەوەی هەبێت حکوومەتەکەی ڕەنگە ئەو خواستان هەبێت و بەڕێز قاسم عەرەزی چەند جارێک ئاماژەی بەوە داوە کە ئەو خواستە هەیە بۆ ڕاڵزکردنەوەی هێزە چەکەکان پێک هاتە سەربازەکان بە حکوومەتی عێراق بەڵام بۆ ئەوەی ڕاشکاو بم بە ڕاشکاوی بەڕایی قسە بکەم ئەو میلیشیا چەکدارانە ئەو فەسائیلانە پابەندی کۆماری ئیسلامی ئێران و چەکەکانیان دانانێن هەرچەندە فشاریشیان لەسەر لە حکوومەتی عێراقەوە ئەو فشارانشی ئاماژە بۆ دەکرێت کە فشاری نێودەوڵەتین ئەمریکا ئیسرائیل بە شێوەیەکی گشتی لەسەر عێراق و ناوچەکەیە بەڵام چەکەکە ڕادەست ناکرێن ئەمریکا ئێستا پێی وایە کە هۆکاری دابینکاردی و هۆکاری شلۆقی ناوچەکە ئەو پێکاتە سەربازیە چەکدارانن وا دەکات ڕێگەکان بکاتەوە لە نێوان ئێران و عێراق درێژە بەو کارکردنی ڕابردوو بدرێتەوە بەڕێز الجزائري وكتب بيجي او جروبها باشكرا جريدا ايراني قد بابندي بريارن حكومه عراقي وياسا ودستوري في ولاتي نابن كواتا قالوا شرعية عراقي سرورية عراقي شرعية حكمرانية عراقية حكومة عراقية دستوري
دوی چارچوبیدا ناکەویتە ژێر پرسێکە جدی حکوومەتێک نەشێت سەر گروپێن چەکدار زاڵ بیت کو ئەجندا وڵاتێکی دی بێجێ بکەن و وی وڵاتی دەبیت بێخدەن مەعزەقێدا بێخنەت جەهەنەمێدا وایکە غەزە و لوبنانی ڕێ بکەن ئەبێ چه حکوومەتێکی گەل و چه وڵاتێکی گەر و سابی لا أعتقد الوضع يختلف پێم وایە دۆخەکە جیاوازە لە غەزە هیچ جۆرە بوونێکی ئەمریکی نییە کێشە لە نێوان پێکاتەی زایۆنی و غەزە و ئۆپەراسیۆنی تۆفانی غەزەیە بەڵێ فرانخوازی هەبووە لێوێش ئەو هێزانەی کە خوان بە حەزبوڵڵا دەناسان لە دەوروبەری ئەوێ و لە لوبنان بەڵێ زیانی زۆران بەرکەوتووە ڕەنگە باردۆخی ئابووری پاڵنەر بێت بۆ هەندێک کێشە بەڵام من باس لە میلیشە چەکدارەکانی عێراق دەکەم کە ئەوان ڕێز لە بڕیارەکان حکوومەتی عێراق ناگرن تۆ پرسیارەکانت ئاراستەی ئەوم دەکەیت کە ئایا بژاردەی سەربازی هەیە بەڵێ ئێمە دووری ناخەینەوە کە دەستێوەردان و بژاردەی سەربازی هەبێت لەلایەن ترەمپەوە ئەو پیاوێکە ئەو وەکو ساڵ 2016 نییە ئەو موشەکی ئەو کات ئاراستەی حەشدی شەعبی کردن کە لەلایەن سەرۆکوەزیران نوێنەرایەتی دەکران ئەو کات کوشتران و شەهید بوونی قازم سلێمانی و مەهدی مهندسی لێکەوتەوە کەواتە واتە چی دەگەن واتە ئەوە دەگەنێت کە میلیشە چەکدارەکان چەکەکانی ڕادەست ناکەن دووریشی ناخەینەوە خوا بە دووری بگرێت کە ئەو پرسە بە دیپلۆماسی چارەسەر نەبێت دەبێت پێویستە هەوڵ بدرێت کە وەڵامدانەوە هەبێت بۆ بەڕێز سوودانی لە ڕێگەی وەزارەتی دەرەوە لەلایەن بەڕێز فواد حوسێنەوە هەوڵ بدرێت ڕێکەوتێک هەبێت عبدالرحمن ئەو گروپên çekdar dirêjteye berê muqaweme ku ev berê jariyê Îranê ve tê te piştevanîkirin li Yemenê şor dibe ber bi Lubnanê ber bi Sûriya ji te dî çi serî hat yanî hewleke cidî heye li qalibdana van grupan kevata madem ev grupe pabendî biryarên Iraqê nebin bi serê xwe bipaqînin bêguman îstîfzazê bi hikûmeta Iraqê bikin çarenivîsê Iraqê dê berevkî veçît gel û destê van grupan da يعني ليس من المنطقي أن نوازن بين قوة لۆژیک لەوەی نییە کە هێزەکانی هێزە میلیشە چەکدارەکان بەراورد بکەین بە ئەمریکاوە توانستیان بەراورد بکەین ئەوان فڕۆکیان هەیە چەشی پێشکەوتویان هەیە واتە دۆخی عێراق هیچ ئامادەی تێدا نییە بۆ بەرێککەوتن هەموو شتێک کۆن و بەسەرچووە عێراق ئەو جۆرە هامەر و ڕاددار و فڕۆکەی پێشکەوتوی نییە ئێستا ئەو توانستە نییە لە ڕاستیدا بتوانێت ڕۆبەڕووی ئەمریکا ببینەوە پێویستمان بە ئەمریکا لە ئەو کاتێکە پێویستە چەکدار بکرین ئەمە زۆر ئەستەمە بۆ عێراق باس لەوە دەکەم کە بەرەی مقاومە کە گوێ لە بابەتەکە ناگرێت و ناپابنددا بەرهەڵستکارە دەدژی فرانخوازی ئەمریکا بنکەی ئەمریکی هەن بنکەی سەربازی لە 2003شەوە پەیوەندیان لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە کە بۆ ئەوەی ئەمریکا پاڵ بوونێن و لێرە نەمێنێتەوە وەکو داگیرکار مامەڵان لەگەڵ دەکرێت ئەمە خاڵ سەری هەیە بابەتەکە بەو شێوەیە باس لەوەش دەکەین کە جۆرە پاشبەچوونێک لە ئارادایە لە عێراق بڕیاریش یەک بڕیارە لەلایەن میلیشیاکان کە چەکدانانێن بەڕێز کەعبی ئاماژەی بەوە داوە ڕەنگە جۆرە بەرگریەشی نیشتیمانیش هەبێت ئەگەر بگاتەوە ئاستەی ڕۆبەڕووبوونەوەی سەربازی لەگەڵ ئەمریکان هێزی دیکە بەڵام استراتیژێتێکی نوێ هەیە بۆ ترامپ بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ پرسەکە بکات واتە تەنیا فشار نییە لەسەر سوودانی بەڵکو جۆرە هوەر و تەکتیکێک بەکاربێنێت بۆ ئەوەی ناوچەکە سەقامگیری بەخۆیەوە ببینێت و دەستێوەردانی سەربازی ئەمریکی نەبینین واتە بارستایەکە کەم بکرێتەوە لە ڕووی چەکەوە واتە بامان شێ مامەڵە لەگەڵ میلیشیاکان بکرێت لەسەر سنوورەکان عێراق. بەڵێ برێس عەبدوڕەحمان جەزایری شارەزای سیاسی ئەمنی لە بەغداد گەلمە بە گەلێک سوپاس.